سڵاتان لەبێ بینەران و بیسەرانی کوردستان 24 و پرۆگرامی ڕۆژ باش بۆ هیواین کە ڕۆژێکی خۆش و پڕوزە دەست پێ بکەن لەگەڵ پرۆگرامی ڕۆژ باش. ئەمڕۆ بورگە و بابەتی تایبەت و هەمەڕەنگمان بۆ ئامادە کردوون و هەروەها سەرەتاش ڕۆژەکە لەگەڵ ئێمە دەست پێ بکەن تا کۆتایی پرۆگرام بەردەوام بن لەگەڵمان و ئەمڕۆ چاوتان لەسەر شاشەی کوردستان 24 بێت چونکە بەردەوام ڕۆماڵی دانیشتنە گرنگەکەی پەرلەمانەکات کە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی لەسەر داوای خۆی ئەمڕۆ لە پەرلەمان دەبێت و هەروەها جێگرەکەی وەزیری دارایی کە تەوەری دانیشتنەکان باسکردنە لە دۆخی دارایی ئێستای هەرێمی کوردستان و هەروەها پرۆژە یاسای چاکسازی باسکردنی و هەروەها دانیشتنەکان لەگەڵ حکومەتی فیدرال و چەندین تەوەری دیکەی گرنگ کە بەردەوام کوردستان 24 ڕۆماڵی ئەو دانیشتنە گرنگە دەکات و چاوتان لەسەر کوردستان 24 بێ تا بینەر و بیسەری هەموو ئەو هەواڵە گرنگانە بن کە لە شاشە جوانەکەی کوردستان 24 بەردەوام ئەیبیستن. بەڵێ ئێمە پرۆگرامی ڕۆژ باش بەردەوامەکەین کە سەرەتاش بابەتێکی گرنگ و تایبەت و جوانمان بۆ ئامادە کردوون ئەویش گرنگیدانە بە کاری دەستی خانمان. خانمان هەمیشە لە هەموو کایەکانی ژیان لە هەموو سێکتەرەکان ڕۆڵی خۆیان هەیە، گرنگی خۆیان هەیە و هەروەها دەستڕەنگینیەکانیان لە هەموو شوێنێک ڕەنگی داوەتەوە. بە تایبەت کۆمەڵێک خانم لە سلێمانی، هەڵەبجە و کەلار سەید سادق هەستاون بە دروستکردنی چەندین کاری دەستی و پێشەنگایەکی گەورەیان کردوتەوە. ڕێکخەرانی پێشەنگاکەش باس لەوەکەن کە ئامانج لە ڕێخستنی ئەم پێشەنگای ئەوەیە کە هەلی زیاتر بۆ خانمان بڕەخسێنن تا بەهرە و توانەکانیان بخەنە ڕوو و کاری دەستی زیاتر بخەنە ڕوو و هەروەها وا بکەن کە خانمان پشت بە خۆیان ببەستن و دەستڕەنگینیەکانیشیان دەربخەن. با بەیەکەوە بینەر و بیسەری ئەو بابەتە بین. بە حکمیەوەی ئێستا کەوتنەتە ناو دنیای عەولەمەوە کارە خۆماڵی و کولتورەکان زۆر کاڵبوونەتەوە، بەڵام ئێستا خۆشبەختانە زۆربەی ئافرەتەکان و دیزاینەکانیش کە خەریکە بن بە عالەمیش ئیشی کاری دەستیەکەن و کولتوری خۆمان زیندوو دەکەنەوە. و منیش وەکو خولیایەک و حەزێکی خۆم حەزم کردووە ئیشی کوردی و جلی کوردی و کاری دەستی زیندوو بکەمەوە و کولتورەکەی خۆمان بەرەو پێشەوە بەرین بێتە شتێکی ڕەمزی و جوان. ئەو چۆلەکانە حەزەکەم ئەو بەردە بچووکانە فکرێکی جوانە بیکڕم. دەرگاوە سیرەکان لە شوێنی دەرگاوە. ماوەی 4 ساڵە بەشداری بەکاری چنینەوە خەریکم و کارەکانیشم زیاتر بریتیە لە چنینی هێلک، لەچک، کەوا، ساڵتە، کڵاو هەموو جۆرە چنینێکی جلی کوردی. کردنەوەی ئەم جۆرە پێشانگانە زۆر گرنگە لە ڕووی مادی و معنەویەوە. کاتێک کە کارێک تەواو ئەەکەی ئارامی ئەبەخشێ بە ڕۆح، بەڵام جگە لە لایەنی مادیشەوە ئەوە تۆ دەستکەوتێکی ئەبێ بۆ ئەو ئافرەتە خۆی.
ئەم پێشنگایانە زۆر بە زەرورە زانم بۆ کاری دەستی بۆ ئاباری ئابووری لایەنێک باشە بۆ خۆمان. اینجا من بەکارە دەستیەکانم ساڵتام کردووە لەگەڵ پشتێن و اینجا ئەکسسوارات هەروە پێڵا و جانتا و هەمووی جوانکاریم بۆ کردووە و چنیوە. بەڵێ بینینی ئەو خانمانە بە جلوبەرگی ئاڵوواڵای کوردی و ڕەنگینەوە وای کرد بەرنامەکە هەمیشە ڕەنگینتر بێت و ئەو کارە جوانانەی کە دروستیان کردو بە هیوای سەرکەوتن بۆ هەمویان. ئێمە لە سەرەتای پرۆگرامەکەەوە یەکسەر بەو بابەتە هونەریانە یاخود بەو بابەتە هەمە ڕەنگانە دەست پێەکەین تا ڕۆژێکی باش دەست پێ بکەن. ئێستاش بەیەکەوە بابەتێکی دیکە بینین کە کاری هونەرمەندێکە لە چەندین ساڵە لە وڵاتی ئوسترالیا نیشتەجێە و سەرقاڵی کاری هونەریە. ئەویش هونەرمەند نەریمان فایقە کە بەرهەمێکی هونەری بڵاو کردوتەوە و بۆ یەکەم جار پێشکەشی کەناڵە جوانەکەی کوردستان 24 و پرۆگرامی ڕۆژباشی کردووە تا بەیەکەوە بینەر و بیسەری بین. وەراوەک بەهار ژینم پڕکالاگۆ بەخوا خۆشم دەوێ من بەجان و بادڵ وەراوەک بەهار ژینم پڕکالاگۆ بەخوا خۆشم دەوێ من بەجان و بادڵ بەبێ تۆ ناژیم بگەڕێوە توخوا باچی تر دڵم خەمی دووری ناخوا بەبێ تۆ ناژیم بگەڕێوە توخوا باچی تر دڵم خەمی دووری بەڵێ پیرۆزبایی لە هونەرمەند نەریمان فایقەکەین بە هیوای سەرکەوتن و بەرهەمی زیاتر و بەردەوامی لە کاری هونەریە بە هیوای سەرکەوتن دووبارە. بەڵێ چەند ڕۆژێکە دەوامی خوێندنگەکان و زانکۆکانیش دەستی پێکردوتەوە پیرۆزبایی لە هەموو خوێندکاران و هەموو قوتابیانەکەین کە بە هیواین ئەوەی ئەم ساڵێکی باش بێت بۆ خوێندن و دوور بن لە هەموو نەخۆشیەک و ئەم دۆخە شتێ پەڕێت. بەڵام لەگەڵەوەشدا هێشتا مەترسیەکانی کۆرۆنا بەردەوامە بۆیە کردنەوەی زانکۆکان یاخود چەند قۆناغێکی خوێندنی سەرەتایی بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکانە بێت بێگومان. سەرپەرشتیاران یاخود مامۆستایان وەزارەتی تەندروستی بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردەشت ویان کردووە کە کەشێکی باشتر بۆ قوتابیان و خوێندکاران دروست بکەن تا بتوانن بە تەندروستێکی باشەوە ئەم ساڵی خوێندن بەڕێ بکەن. بۆیە ئێمە لەسەر ئەم تەوەرە گرنگە ئەمڕۆ میوانداری بەڕێز دکتۆر کاوە شێروانیمان کردووە کە سەرۆکی زانکۆی پۆلۆتکنیکی هەولێرە لێرە لەگەڵ وانە بێت لە ستۆدیۆی ڕۆژ باش. بەخێر هاتی دکتۆر، باشی تەندروستی چۆنە؟ ڕۆژتان باش، زۆر سپاس. باشتر بۆ ئێوەش. دکتۆر ڕێنمای تەندروستیەکان چۆنە بێ چۆن ڕێنمایتە ناو بە خوێندکاران کاتێ هاتنەوە بۆ ناو زانکۆکان؟ سەرەتا دەبێت پیرۆزبایی لە مامۆستایان بکەم بە بۆنەی ڕۆژی جیهانی مامۆستایان، هەروەها پیرۆزبایی لە مامۆستایان و قوتابیان و فەرمانبەرانی زانکۆکەمان و هەموو زانکۆکانی کوردستان بکەم بە بۆنەی دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن پیرۆزیان بێ. بڕیاریکردنەوەی زانکۆکان بەڕاستی بڕیارێکی ئاسان نەبوو، لەبەرەوەی بە خۆتان نەزان ئێستا پەتای کۆڕۆنا بڵاو بوویتەوە. ئێمە لە نێوان دوو ئەگەردا بووین، ئەگەری ئەوەی یان خوێندن نەکەینەوە و تازیلی بکەین یانش ئەوەیە خوێندن بکەینەوە بە ڕێنمایی تەندروستیەوە. ئەوە بوو بڕیاری دووەممان هەڵبژار لەبەرەوەی نەمانویستکە ساڵێکی تەمەنی خوێندکاران و قوتابیانمان بە فیڕۆ بڕوە.
بڕیارماندا کە زانکۆکان بکەینەوە بەڵام بە پێڕەوکردنی ڕێنمایە تەندروستیەکان بەکارهێنانی پاکەرەوە و تاقیمەکان هەروە بەستانی ماسک و هەروەها سنووردارکردنی بەریەککەوتنی قوتابیان کەمکردنەوەی ژمارەی گروپەکان بەو شێوەیە ڕێنمایە تەندروستیەکانمان جێبەجێ کرد و بڕیاریکردنەوەی زانکۆماندا. باشە دکتۆر چێ هەماهەنگیەکتان دروست کردووە لەگەڵ وەزارەتی تەندروستی؟ ئێمە هەمیشە لە بەردەوام لە پەیوەندیداین لەگەڵ وەزارەتی تەندروستی بەوەی کە ئێمە لێژنەیەکمان هەیە لێژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا لە زانکۆکەمان کە هەمیشە کۆبوونەوە دەکەن ڕێنمایەکان لە وەزارەتی تەندروستی وەردەگرن لە وەزارەتی خۆمان وەزارەتی خوێندنی باڵا بە هەمان شێوە لێژنە هەیە. لە ئاخرین نووسراویشمان بۆ وەزارەتی تەندروستی ئەوە بۆ لەسەر بەشە ناوخۆیەکان کە ئێستا ئێمە ڕاستە زانکۆمان کردوتەوە بەڵام بەشە ناوخۆیەکان تا ئێستا نەمانتوانیوە بیان بکەینەوە لەبەرەوە چاوەڕێی ناوەڵامی وەزارەتی تەندروستی پێمان بگات چۆن بەشە ناوخۆیەکان بکەینەوە بە چ ڕێنماییەک چەند تەڵەبە چەند قوتابی لە ژوورێک بی چاوەڕێی ئەوەین ئەو ڕێنمایانەش بێ لەبەرەوە بە بەردەوامی پەیوەندیمان لەگەڵ وەزارەتی تەندروستی هەیە. باشە دواتر یەنە سەر بابەتی بەشە ناوخۆیەکان کە بە چڕوپڕی پێویستەکە قسەی لەسەر بکەین بەڵام دکتۆر باسیەوەت کرد کە بەریەککەوتن کەمتر بێت ئایا کافتریا و هۆڵەکانی تاقیکردنەوە یاخود شوێنەکانی دیکە لە ناو زانکۆیە چۆن ئەبێت چۆن ئەتوانن کە ڕێنمایی بە خوێندکاران بن ئەکرێتەوە ئەو شوێنانە بە هەمان شێوەی هۆڵەکانی خوێندن؟ ئەوەی ئێمە بە تەماین بەڕاستی لە دوێنەوە دەستمان پێکردەوە بە تەمانین ئەو شوێنە گشتیانە بکەینەوە کافتریا و یانی قوتابیان و ئەوانە ناکەینەوە هەروەها بەریەککەوتنیش چۆن کەم دەبێتەوە گروپەکان کەمتر دەبێتەوە لە زیاتی ئەوەی لە پۆلێکدا 6 تەڵەبە هەبێ 20 تەڵەبە 30 تەڵەبە دادێنن دایان کەی دابەشیان دەکەین بۆ چەند گروپێک لەوانەیە سەعاتەکانی خوێندنیش کەم بکەینەوە یانەکانیش ناکەینەوە بۆی قوتابیان ماوەیەکی کەم لە زانکۆ بمێننەوە پاشان بگەڕێنەوە ماڵەوە لە زیاتی ئەوەی کاتی خۆی مەسەرن 7 ساعت 8 ساعت لە زانکۆ دەمانەوە ئێستا دەکرێت 4 ساعت بمێنێنەوە شتە زەروریەکان وەربگرن ئەو شتانەی عملینەوە پراکتیکینە و مختبەر دەکرێت وەریگرن ئەوانەی تر لە ماڵەوە دەتوانن بکەن کەواتە کەمکردنەوەی لە هەموو وانەکانەکەن ئەو کاتی وانەکانیش کەمترەکەنەوە بڵێ کاتی وانەکان و کەمکردنەوەی وانەکان بەڵام لەسەر حسابی زانستنا لەبەرەوەی دەکرێت لە ماڵەوە یان بە ڕێگەی ئەلکترۆنی و ئۆنلاین تعویزی ئەوانە بکەنەوە مامۆستا لەسەر خەت دەبێت لەگەڵیان بۆ ئەو وانانەی تیورونی و پێویستیان بە تاقیگە و پێویستیان بە تەوازودی قوتابیان نیە دەکرێت لە ڕێی ئیمێل لە ڕێی خوێندنی ئەلکترۆنی و ئۆنلاین مامۆستا لەگەڵیان لەسەر خەت بن و هەروها قوتابیانش لە ماڵەوە خۆیان ماندووتر بکەن لە ڕێگەی کتابەکان و تێکس بووکەکانیانەوە خوێندنەکانیان بکەن بەڵام بۆ ئەو شتانەی کە زەروریە دەکرێت بگەڕێنەوە ناو کامپی زانکۆ. زۆر باشە دکتۆر ئەزانین کە ماوەی خوێندنی ساڵێک لە زانکۆکان نابێت لە 30 هەفتە کەمتر بێت ئەگەر وای کرد بەهۆی ڤایرۆسەکەەوە یاخود ئەم بارودۆخە بەردەوام بوو کەمتر بوو ئێوە چیتان هەیە هیچ پلانێکتان هەیە بۆی کە ئەو ڕێژەیە تاواکەن ئەو کاتە؟ خۆی حالەتی استثنایی هەر هەیە ئێمە بمانەوە نەمانەوێت ناتوانین وەکو ساڵە ئاساییەکان بە تەواوی ئەو شتانەی کە پێویستە بیدەین بە قوتابیان کەم و کۆڕی دەبێت پاریش کەم و کۆڕی هەبوو ئەم ساڵیش کەم و کۆڕی دەبێت لە جێی تموحی ئێمە نیە بەڵام بەڕای من تەندروستی قوتابیان و مامۆستایان زۆر گرنگترە لەوەی کە مەسەلەن ساڵێک چەند هەفتەیەک کەمتر بخوێنرێ یان چەند سەعاتێک کەمتر بخوێنرێ بەڵام وەکو باسم کرد تعویزکردنەوەی ئەوە دەکرێت بە ڕێگەی ئەلکترۆنی بێ لە ماڵەوە قوتابیان هەوڵ بدەن کە بە خۆیان بخوێنن مامۆستا ڕێنماییان بکە لە ڕێی خوێندنی ئەلکترۆنی پێتان وایە خوێندنی ئەلکترۆنی جێ ئەواگرێتەوە؟ 100% جێ ناگرێتەوە نەخێر پاریش چێشەمان هەبووە ئەم ساڵی چێشەمان دەبێت بەڵام لە ناچاریە لەبەرەوە تۆ کە ناچار بووی و تەندروستی مرۆڤ لە پێشەوە بێن ناچار دەبێت کە خوێندنی ئەلکترۆنی و ئۆنلاین بەکاربێنی. بەڵێ دکتۆر بینە سەر باسی بەشە ناوخۆییەکان ئەگەر ئێستا زانکۆکان کە کراوەتەوە هەندێک لە خوێندکاران لە دەرەوەی شارەکانیان چیتان کردو بۆ ئەوان؟ سیستەمی میێوانداریمان داناوە ئێستا چکە گواستنەوەی قوتابیان لە زانکۆیەک بۆ زانکۆیەکان لە کۆلیژێک لە پەیمانگایەک بۆ پەیمانگایەک مەرجی خۆی هەیە دەبێت ساڵی یەکەم نەبێ بۆ نمونە ئەوانی تر هەموو کەسێک ناتوانانی گواستنەوە بکە ئێمە هاتیم سیستەمی میێوانداریماندانا لە وەزارەتی خوێندنی باڵا ئەو سیستەمەوەیەکە بۆ ماوەی ساڵێک ئەو تەڵەبێ دەچێت لەو شوێنە دەخوێنێ پاشان دەگەڕێتەوە شوێنەکەی خۆی ئەو سیستەمە لە ئێستاوە پەیڕەوی دەکەین لە هەر
بەشێک ئەگەر بەشەکە لە شاری خۆی هەبێ ئەو قوتابێ دەنێرینەوە ئەی ئەگەر بەشەکە نەبێت ئەگەر نەبێ ئەوە ژمارێکی کەم دەمێنێتەوە ئەو کاتە چاوەڕێی وەڵامی وەزارەتی تەندروستی دەکەین دەکرێت بەشێک لە بەشە ناوخۆیەکان بکەینەوە هەمووینا ئەوش بە ڕێنمایی تەندروستی تند هەروها ژمارەی کەمی قوتابیان لە ژوورەکان. بەڵێ باشە دکتۆر بۆ ئەم ساڵ بێتەوە کە خوێندکارێکی زۆر فۆرمیان پڕ کردوێتەوە ئەوان چۆنە بێت لەسەر شێوازی وەرگرتنیان ئەگەر لە شارێکتر ناویان هاتەوە تا ئەو کاتەوە پلانتان چییە؟ بەڵێ هەوڵ دەدەین تا بکرێ قوتابیان لە شارەکانی خۆیان بن بەڵام ئەگەر ناچار بوون بەشێکیان هەڵبژار کە لە شارەکەی خۆیان نییە ئەوە دەکرێت بێنە بەشە ناوخۆیەکان ئەگەر بارودۆخی تەندروستی باشتر بی و بتوانین بەشە ناوخۆیەکان بکەینەوە چکە بەڕاستی ئێمە بەترسەوە بەشە ناوخۆیەکان دەکەینەوە ناتوانین ئەوها بە شێوەیەکی ڕەهایی و بێ سنوور هەموو بەشە ناوخۆیەکان بکەینەوە. باشە کاریگەریە بێ لەسەر ئەو شوێنێک کە خوێندکار وەرەگرێت بۆ نمونە ئەو دۆخەی ئێستا کە خوڵقاوە ناتوانن لە بەشە ناوخۆیەکان بمێنەوە کاریگەریە بێ لەسەر پڕکردنەوەی فۆرمەکەیان یاخود ئەو کۆلێژی کە هەڵیە بژێرن من پێم وایە بە خۆشیان قوتابیان زیاتر هەوڵ دەدەن ئەو بەشانە هەڵبژێرن کە لە شارەکەی خۆیان هەیە. بەڵام ئەگەر ناسار بوو قوتابیەک حەزی لە بەشێکە لە شارەکەی خۆی نیە لە شارێکی تر هەیە هەڵی دەبژێرێ ئەوە پێم وایە ژمارەکەی کەمتر دەبێت وەکو ساڵانی پێشوو نابێت. یەکێک لە ڕێنمایەکانەوەیە کە بەپێی نزیکی لە سنوورەکەیەوە بێت باسی وەشتان کرد ئەگەر ئەو کۆلێژەیە خودت ئەو بەشەی کە ئەوی تایە نزیک نەبوو لە سنووری دانیشتنی ئەوە ئێوە چی بوو ئەکەن تا ئەو کاتە چاوەڕێی چیەکەن و پرۆسی خوێندن بەردەوامە بێ بەڵام ئەو خوێندکارە دە ئەبڕێت. ئێمە ئێستا لە مانجی یەکەم بەڕاستی بە شەناوخۆی ناکەینەوە تا مانجی دەناکەینەوە لە مانجی 11 ڕابیری لێ دەکەینەوە کە چۆن بیکەینەوە ئەو مانگەی دەکرێت وەکو باسم کرد بە دوو شێواز یەکەمیان ئەوانەی بەشەکان لە شاری خۆیان هەیە بە شێوەی میێوەنداری بستنەوە شارەکانی خۆیان ئەو ژمارە کەمەی مایە دەکرێت مەسەرەن دوو قوتابی سێ قوتابی شوێنێک بە خۆیان پەیدا بکەم بە موقعەت یانیش ئەگەر لە قەزا و نەحیەکانن لەبەرەوەی دەوامەکە کەم بۆتەوە هەموو ڕۆژ نییە و درێژ نییە لە ڕۆژێکا دەتوان هاتوچوو بکەن کەسێک لە سۆرانە دەتوانێت ئەگەر هەفتەی دوو ڕۆژ سێ ڕۆژە زانکۆ بێ ئەو دو سێ ڕۆژە بێت و بگەڕێتەوە بەو شێوازە بەڵێ. بەڵێ باشە دکتۆر ئەگەر بارودۆخەکە بەم شێوەی بووە خوان خواستە خراپ بوو ئێوە چیتانەیە پلانتانە یاخود خوێندن هەڵەپەسێرن ئێمە ماوەیەکی تر بۆ ساڵێکی تر بەڵێ ئێمە سیستەمەکە ناومە لە ناو سیستەمی ئاوێتە تێکەڵ ئەوەی بە ئینگلیزی پێی دەگوترێت بلندن لێرنینگ ئەو سیستەمە فلکسبڵە دەکرێت هەموو قوتابیان بێنەوە ناو کەمپەسی زانکۆ دەکرێنێنەوەش بە شێوەی ئۆنلاین و ئەلکترۆنی بخوێنن ئەگەر وەزعەکە هەروە بەردەوام بێ ئەوە بەشێکی زۆر قوتابیان دێنینەوە ناو کامپەسی زانکۆ بەڵام ئەگەر خوا نەخواستە بەش وەزعەکە خراپتر بێ و باری تەندروستی زیاتر تێک بچێ ئەوە دەکرێت ڕوو لە خوێندنی ئەلکترۆنی و ئۆنلاین بکەین. بەڵێ لەم چەند ڕۆژەیە تێبینیتان کردو ئایا خوێندکاران تا چەند پابندن بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکانەوە؟ وەڵاهی ئەوەی من ئاگادارم زۆر پابندین بەداخەوە بەڵام ئێمە ڕێنمایی خۆمان دەرکردو و جەختی لەسەر دەکەینەوە کە دەبێت پابند بن وەوەی پێم سەیرە بەڕاستی قوتابیان حەزیان لێ هەر هەمویان بێنەوە ناو کامپەسی زانکۆ. ئێستا من ئەو شۆ ڕاپرسیەکمان ئامادە کرد لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ڕای قوتابیان وەربگرین ئایا حەزیان لێ بە تەواوی بێنەوە ناو کامپەسی زانکۆ یان بە خوێندنی ئەلکترۆنی و ئۆنلاین بخوێنن یان نیوە بە نیوە خوێندنی تێکەڵ و ئاوێتە بخوێنن قەناعەتم وەڵامی زۆربەی قوتابیان ئەوە دەبی دەیانەوێ هەمویان 100% بێنەوە ناو کامپەسی زانکۆ کە ئەوەش لە ڕووی تەندروستیەوە باش نییە بەڵام ئێمەش گوێ لە ڕای قوتابیانیش ڕدەگرین و حساب بۆ ڕای قوتابیانیش دەکەین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان دکتۆر کاوە شێروانی کە لەگەڵمان بووی سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر زۆر سپاس دووبارە بەخێراتی سپاس بۆ گفتوگۆکە زۆر سپاس. بەڵێ هاوکارمان کاروانیارە بابەتێکی تایبەت و سەرنجڕاکێشی بۆ ئامادە کردوینەویش کە کۆمەڵێک لە بۆ یەکەم جار لە سەر ئاستی هەرێمی کوردستان بە بەشداری کچانی دووکان ڕانیە شارە زۆر و دەربەندیخان پاڵەوانێتی فێرگەی کچان بۆ تۆپی پێیان ئەنجامداوە ئەمە هەمیشە بیستمانە تۆپی پێ زیاتر کوڕان خولیایان هەبووە بەڵام ئێستا کچان هاتوون و خولێکی فێربوونیان بینیوە تا تۆپی پێ ئەنجام بن و سەرکەوتوو بنتیایە پاڵەوانی خولەکە کچانی دوکان با کۆکردنەوەی 4 خاڵ پلەی دووەمیان بەدەست هێنا و بەسەر ینی پلەی دووەمیان بەدەست هێنا با بیبینین بەیەکەوە بزانین
کچان لە پاڵەوانێتی تۆپی پێە چۆن یاریان کردووە و کێبراوە بووە. باش سارة باش آفرین باش خۆشبەختانە بەشداریکردمان خۆی بۆ خۆی ئەزمونێکی گەورە ئەبێ هەم بۆ کچەکان هەم بۆی کەچان بکرێتەوە لەناو یاریگایە هەم بۆ ئەوەی ئاشنای زۆربەی یاساکان ببن لەگی سەرکەوتوو بەڕێکرا کارێکەکەین کە فێرگەکانی کوردستانیش وەکو هاوشێوەی کوڕەکان بەرەو پێشەوە بچنووە کچانیش وەکو هاوشانی کوڕەکان لەناو ساحەکانە ببینرێن و هیچ جیاوازێکیان نیە ئەوەی کە بە کوڕەکانی شەکرێت زۆر زیاتر بە کچەکانی شەکرێت. منیش وەکو کچە یاریزانێ بەشداریم کرد لەو خولا کە توانیمان نازناوی پلەی یەکەم بەدەست بێنین و ئەمەش زۆر ئێمەی دڵخۆش کرد وەکو هەندانەکە بۆ مامە لە داهاتوودا کە بتوانین کاری جوانتر بکەین. گرنگی ئەم خولاوەتانێکە توانیمان کە گرنگێکی تەواو بە کچان بدەین وەکو لە هەموو شوێنەکانە گرنگێکی تەواو بە کوڕانە درێ وەرزش پێشکەوتووە لە زۆر بوارە بە تایبەتی ئەم شارە حەزمان کرد شتێکی تازە شتێکی نەوعی تازە کە ئەم شارە بتوانین دەست پێشخەر بین لە سەرجەم قەزاکانە بۆ یەکەم جار خولێکی لەو شێوە بکەینەوە بۆ ئاسی کچان. بەڵێ وەکو بینیمان کچان و ئافرەتان بەگشتی لە هەموو بوارێکدا جێگدەستی خۆیان دیارە هەرچەندە زۆرتر بینیمانە کە تۆپی پێ زیاتر پیاوان خولیان هەیە بەڵام ئێستا کچانیشمان بینی لەو بوارەدا چەند سەرکەوتون بە هیوای بەردەوامی بۆیان بێگومان لە پشت هەموو ئەمانەشەوە کەسانێک هەن مامۆستایان هەن کە هەمیشە ڕۆڵ و کاریگەری خۆیان هەبووە. ئەم توێژە ئەمڕۆ ڕۆژی جیهانیانە پیرۆزبایی لە هەموو مامۆستانی جیهان و بە تایبەتی کوردستانی ژەکەین کە بە هیواین لە هەموو بارودۆخە سەختەکاندا سەرکەوتوو بن و تێیپەڕێنن هەمیشە خۆشەویستیمان هەیە هەر یەک لە ئێمە قەرزارباری مامۆستاکانمانین بۆ هیواین ڕۆژێکی باش بێت و داهاتویان باشتر بێت بۆ ئێمە و بۆ خۆشیان.
بۆیە ئێمە سەبارەت بەو ڕۆژە میوانداری بەڕێز مامۆستا ئەحمەد گەرمیانیمان کردووە کە لە ستۆدیۆ لەگەڵمان میوان دەبێت تا قسە و گفتوگۆ لەسەر مامۆستان و بارودۆخی ئێستای مامۆستان بکەین. سڵاو لەبێ مامۆستا بەخێر هاتی و ڕۆژی جیهانی مامۆستان لە تۆ لە سەرجەم مامۆستانیش پیرۆز بێت. بەڕێزی بیانی باشتان لێکەم و هیوای سەرکەوتن و تەندروستێکی باش ئینشاءڵڵا بم بیانیە و پیرۆزبایی لە مامۆستایانی کوردستان بە تایبەتی و جیهان بەگشتی دەکەم بە بۆنەی ڕۆژی مامۆستایانی جیهانەوە کە ئەمڕۆ 5 ئۆکتۆبەرە هەروەها لە 6 ئۆکتۆبەرە کە بەیانیە جژنی مامۆستایانی کوردستانە کە ئەوە لای ئێمە گرنگتر و پیرۆسترە. ئەمڕۆ لە کوردستانە دەبینین مامۆستا قوربانیەکی زۆر دەدا لەم بارودۆخە و لەم بابلێن بارودۆخە نالەبارەی بە تایبەتی لە ڕووی دارایی و تەندروستیشەوە بەڵام لەسەر ئەوەشە پێی خۆشە بگەڕێتە ناو قوتابخانەکان و داوامی خۆی و خزمەتی خۆی و پەیامی خۆی بگەێنێت و خزمەت بەم وڵاتە و بەم نیشتمانە بکات. بەڵێ کەواتە پەیامی ئێوە چی ئەمڕۆ بۆ مامۆستایان؟ ئەمڕۆ یەکەم پەیامی ئەومانە مامۆستا پێشتر پەیامەکەمان بۆ حکومەت بێ باشترە نەک بۆ مامۆستایان بێت لەبەرەوە ئەمڕۆ مەوتم مامۆستایانە بارودۆخێکی خراپدان و بەهۆ حکومی و بارەداراییە و تەندروستیە هیوادارین حکومەتی هەرێمی کوردستان ئەو بارودۆخە تەفەهوم بکەوە بە نزیکترین کات هەوڵدا سیرۆجارێ موچە دابەش بکە و بە موچەیەکی تەواو لەبەر ئەوە بار و گوزانی مامۆستا باش بێت لەبەرەوە لە خەمخوسرا بێت بۆ بتوانێت بەشداری بکە بە ڕوویەکی معنەوی و بە ڕوویەکی دڵفراوانەوە ناوەندەکانی خوێندن. مامۆستاش بەشێکە لەم کۆمەلگاوە ئەمە پەیاممان بۆی بۆ ئەوە درێژدە بە پەیامی خۆی بدا، درێژە بە خەباتی خۆی بکات، درێژە بۆ پیشەیی خۆی بکات، بەڵام لە هەمان کاتیشە مافی خۆیەتی کە دەنگ بەرزکاتەوە و ناڕازی دەربڕێت و داوای موچەی خۆی بکە و داوای مافی خۆی بکە و داوای بکە کە گوزرانێک و با بڵێن ژیانێکی خۆشتر مستحق بێ لەم نیشتیمانە. بۆ هیواین مامۆستا بەو پێی کە بەڕێستان سەرۆکی یەکێتی مامۆستان ئێستا چەند ئەندامتان هەیە؟ بەڵێ ئێمە لە هەرێمی کوردستان نزیکەی 128,000 مامۆستا هەیە بێجگەوانە بێژان و هەروەها نزیکەی 11,000 مامۆستا هەیە لە خوێندنی باڵا لەبەرەوە ئەوان هەر ئەندامی ئێمن بەڵام ئەوەی ئەندامەیە لای ئێمە نزیکەی 85,000 مامۆستایە کە هەوێتی و ناسنامەیەکی مامۆستایان هەڵگرتووە. بەڵێ ئەمساڵ کۆنگراکەن پێمان خۆشە ئێمە چەند ساڵێک خۆمان ئامادە کردوبوو بۆ ئەوە هەڵبژاردن بکەین و کۆنگرە بکەین بەڵام بەداخەوە لە سەرەتاوە شەڕی داعش و بارودۆخی دارایی هەرێمی کوردستان و دیسان ئێمە ساڵیش خۆمانە ئامادە کردو و هەموو ئەمەدە سازی خراوە بەرچاو بەڵام بەداخەوە ئەم بارودۆخی تەندروستی ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها کەرنتین و دەباری داراییش لەبەرەوە ئێمە بەڕاستی ئەو کۆنگرە و هەڵبژاردنە بە پارە دەکرێت و خەرجێکی دەوێت و چەند جاش داوامان کرد لە حکوومەتی هەرێم بەڵام تاکو ئێستا بێوەڵام بووین. هیوادارین ئێمە پێش کۆتایی ساڵی 2020 ئێمە هەر نەبێ کۆنفرانسێک یان کۆنگرێ بکەین یان پێشتر ئیمکانیت بوو هەڵبژاردن بکەین لەبەرەوە پێویستی بە تەوافقێکی شەیە لە لایەکی ترۆ بڵێ هەرێمی کوردستان زۆربەی ڕێکخراوەکانی یان بڵێ موسساتی بە تەوافقێکی سیاسی دانراوە و هیوادارین ئێمە بگەینە تەوافقێک و بگەینە حاڵەتێک کە پێویستە ئێمە ئەم ڕێکخراوی خۆمان نوێ بکەینە لەبەرەوە زۆر پێویستە نوێ بکرێتەوە لە هەمان کاتیشە پەیامێکمان بۆ پەرلەمانی کوردستان هەیە لەم ڕۆژە لەبەرەوە ئەوانش موسسەیەکی گرنگن لەم وڵاتە بتوانن بە زووترین کاتکێمە یاسایەکمان هەیە ئەو یاسا پەیوەندی بە پارێزبەندی مامۆستایان هەیە کە لە عێراق پەسەند کرا بەڵام بەداخەوە لە کوردستانە مە 3 ساڵە ئێمە ئەو پرۆژەمانە تەقدیم کردو بە پەرلەمان بەڵام تا ئێستا گفتوگۆ لەسەری نکراوە و تا ئێستا کار لەسەری نکرەوە کاری جدی هیوادارین ئەو یاسا کە خزمەت بە مامۆستایان دەکات لە پەرلەمانە گفتوگۆ لەسەری بکەن و تێروتەسەلی بکەن و پەسەندی بکەن بۆ ئەوە مامۆستایش هەست بە پارێزبەندی بکات لە وڵاتە. باشەکەواتە ئێوە چۆن خۆتان ئامادە کردو بۆ ئەم ساڵی نوێی خوێندن پلانتان چییە؟ ئیمساڵ بەڕاستی بە بارودۆخی زۆر قورسە تێپەڕین چ وەزارەتی پەروەردە چ وەزارەتی خوێندنی باڵا لەبەر ئەوە کۆمەڵی هۆکار هەیە و گرنگترین ئەو هۆکارانە ئەوش ڤایرۆسی کۆرۆنەیە بە چاخمان دەبینین بارودۆخی کۆمەڵایەتی خەڵکی زۆر گۆڕیوە و بەکو جاران ناتوانین هەموو شتەکان بکەین بەو شێوە وەزارەتی خوێندنی باڵا سیستەمی ئاوێتەی پەسەند کرد کە ئەو سیستەمە بڕێکی بڵێن خوێندن لە ناو کەمپەسەکانەوە بڕێکی بە ئۆنلاینە
و هەروەها لە وزارەتی پەروەردەیش بریاری داوامکردنی پۆلی 12 و پۆلی 1 و 2 کە دەیدا دەستی پێکەوە پۆلی 12 کە لە هەفتەی ڕابردوو دەستی پێ کرد ئەمە لەمرا مەهامی مامۆستا قورسر دەکاتەوە بۆ لەبەر ئەوە تو خوێندن بۆ ئۆنلاین خوێندنێکی نوێیە بە تایبەتی لە کوردستانە و کۆمەڵی هۆکار هەیە کە دژی یان بەرامبەر بە ئەم خوێندنە دەوەستێت کە لە ئیمکانێتی مامۆستا نیە لە ئیمکانێتی وزارەت نییە لە ئیمکانەتی خەڵک نییە ئەوانە وەکو چێمەڵێن قورسایەتی دەخات بەڵام مامۆستا دەبێ خۆی ئامادە بکە بۆ هەموو ئەگەرێک و بۆ لەبەرەوە ئێمە لە قۆناغێک تێبڕین کە ئەم نەخۆشیە با بڵێن لە ئاستێکی بەرزدایە و تایبەتی لە هەرێمی کوردستان و لە شاری هەولێر و دۆ کوسلێمانی و ڕۆژ بۆ ڕۆژ ژمارەی قوربانی زار بێتەوە لە ژمارەی مامۆستامان تایسە نزیکەی 55 مامۆستا بە مامۆستای خاننشینەوە بۆتە قوربانی کۆچیان کردووە بەم ڤایرۆسە جگە لەوەشە بە سەدان مامۆستا تووشی بووەوە چاکم بوونەتەوە بەڵام ئێمە ئەوەی لامان گرنگە کە ژیانی مامۆستایان ژیانی قوتابیان و خوێندکاران و لای ئێمە نەکتەنها لای وزارەتی پەروەردە و خودی وەزیری پەروەردە هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوە کەمترین بەرکەوتە بێت و کەمترین قوربانی بێت لەم بارودەخواتە مامۆستا لێرە تەنها لێرە ڕۆڵە پەروەردەیەکەی نەبێ ڕۆڵە تەندروستەکەیشی زیادی کردوکە لە ڕووی تەندروستیوە دەبێ مامۆستا زیاتر خۆی ماندی بکە و با بڵێن بەرنامەیەکی بێ کەمترین پەرکەوتە ناو پۆلەکانە بێت ئەمەشە دەبێ حکوومەت بە چاوێکی ڕێزەوە سەیری بکات و خەڵکو و بەتابەتی کەسوکاری قوتابیان و خوێندکاران بە چاوێکی ڕێزەوە سەیری بکەن مامۆستا لێرە تەنها ڕۆڵێکی فێرکردن و پەروەردەی نابێنێ ڕۆڵێکی تەندروستیش دەبینێت هەم چاودێریشە لەسەر بەڵێ مامۆستا چه هەماهەنگیەکتان هەیە لەگەڵ وەزارەتی پەروەردە ئێمە هەماهەنگێکی تاوامان هەیە چۆ لەگەڵ وزارەتی خوێندنی باڵا چ لەگەڵ وزارەتی پەروەردە ڕاست زۆر جاری شەیە احتیمالە تێبینیمان بێ لەسەر بریارێک یان لە چەند خاڵک لە ناو بریارەکە بەڵام ئێمە پاڵپشتی وزارەتی پەروەردەین و لەگەڵ وزارەتی پەروەردە ئیشوکارەکانی خۆمان دەکەین و ئێوە تاواکەری وزارەتی پەروەردەین و ئەوانیش هەموو جهودی خۆیان بەکار ئەهێنن بۆ ئەوە ساڵێکی خوێندن سەرکەوتوو بێت و بتوانن خزمەت بە مناڵانی ئەم وڵاتە بکەن و هەموو کاری ئەوانە وەتان کە کەمترین زەرمەت بێت لەم بارودۆخە و هەوڵ بدەن ژیانی مامۆستایان و قوتابیان و خوێندکاران بپارێزن و بەڵام دەبێت زیاتر هەمەهەنگی بێت و زیاتر بێت لەبەر ئەوە لە جیهانە حکوومەتەکان زۆر پیان خۆشە سندیکاکان و ڕێکخراوە پیشەکان بەشداری بریارەکانی پەروەردە بن و هاوکاری وزارەتی پەروەردە و با بڵێن پرۆسەی پەروەردە بوون لە وڵاتیان باشە ئەم ساڵ چەندین پێشنیاستان پێشکەش بە وەزارەتی پەروەردە کرد ڕایان چیە لەسەر یاخود ئایا هەمووی پەستەند کراوە؟ بەڵێ ئەمە پرۆژەیەکمان تێر و تەسەلی لە سەرەتای ساڵەوە پێشکەش بە وزارەتی پەروەردە کردووە پرۆژەکە پرۆژێکی پەروەردەیە پێشنیارە بۆ ئەو وزارەتەوە ئەو وزارەتە بۆ هێکاری پێ بکەوە بۆ هێکاری پێ نەکە لە برەوە پێشنیاری تریشەیە و بەرنامەی تریشەیە و ئەم بریاری دەستپێکردنی ساڵی خوێندن چ لە وزارەتی خوێندنی باڵا چ لە پەروەردە ڕەهەندێکی تەندروستی هەیە واتە ناتوانین ئێمە لە خۆمانەوە هەموو بریارێک بدەین و دانیشی نەخێر پێویستە ئێمە ڕاوێژکاری بە وزارەتی تەندروستی بکەین و بە خەڵکانێکی پسپۆر لە بواری پەروەردە و تەندروستی لەم سات و کاتە لە جیهانە ئێمە ئەندامێکێتی مامۆستانی جیهانین ئینتەرنیشن ئینتەرنەشنال و ئەو ڕێکخراوە خاوەنی نزیکەی 32 ملیۆن ئەندامە لە جیهانەوە ئەمڕۆ یادی ئەوە یعنی ئەو یادە لە بۆ ئەنەی ئەو ئەندامەزراوە کە لە ساڵی 94 ئەو ڕێکخراوە دامەزراوە نزیکەی 173 وڵات بەشدارە لەو ڕێکخراوە کە ئیمڕۆ ئەم یادە ئەکەنەوە ئەوان کۆمەڵی ڕێنمایی و کۆمەڵی ئاماریان بمان نردووە ئێمەش لەسەر ڕۆشنایی ئەو ئامارانە و ئەو ڕێنمایانە پرۆژێکماداتە وزارەتی پەروەردە ئەوەی بە وەزارەتی پەروەردە کرا ئیشی لەسەری کرداوە بە پێی توانای خۆی ئێمە داوامان کرد هەن نەبێ بەشێک لە قوتابیان و خوێندکاران ناو پۆلەکانە بوون ئەو خۆشبەختانە پۆلی 12 پۆلی 1 و پۆلی 2 و ئیشی لەسەری ئەوە کراوە بۆ نمونە لادیەکان کە ئەنتەرنێتیان لاوازە و خەڵکی لادیە زیاتر سەرقاڵی ئیشوکارترە ئەوە بوو بریاردرا لە ناوەندەکانی خوێندن باویان تەخویلی پەروەردەکان کرا لە ناو ناوەندەکانی خوێندن درێژە بە خوێندن بدەن ئەوان و ئێمە پێمان باشە 3 ڕۆژ بە 3 ڕۆژ هەن نەبێ هەفتەیەک 2 ڕۆژ بۆ قۆناغەکانی دیکەش بۆ هەموو قۆناغەکانی تر هەن نەبێ هەفتەیە 2 ڕۆژ کۆنتاک بێ لە نێوان ڕاستەخۆ لە نێوان مامۆستا و قوتابی خوێندکار لەبەرەوە زیاتر لە یەکتری تێبگەیشتن و کۆمەڵی قوتابخانەی نێودەوڵەتی هەیە پەیوەستن بە
پرۆگرامی وڵاتەکانی خۆیان خۆشببختانە وزاتی پەروەردە هاوکاریان بوو لەو خەڵانەوە ئیشی تریش زۆر لەو خەڵانە کە ئیش لەسەری دەکرێت و کار لەسەری دەکرێت بۆ ئەوە بتوانین پەروەردەیەکی باش پێشکەشکەین لەبەرەوە بڵێ نەڵێت سیستەمی ئۆنلاین لە هەرمی کوردستان سیستەمێکی نوێیە وە کۆمەڵێ کۆس بەرامبەرێتی وەڵام وزاتی پەروەردە ئەو بە ناچاریوە پەنای بۆ ئەو بردەوە بۆ ئەوە تا چەند لەگەڵ ئەو پرۆسێن ئێمە ئەوەی ئۆنلاین سیستەمی ئۆنلاین سیستەمێکی زۆر باشە جیهانیە دەبێت خۆمان لێی ڕاهێنین بەڵام نەیکەینە بەدیلی پرۆسی پەروەردە ناوەندەکانی خوێندن ئێمە پێمان باشە تەواوکەر بێت واتە پێمان باش ڕەدی ناکەینەوە و هەڵوی ناوشێنێ نەخێت دەبێت بێت بەڵام بەبێت وەکو بەڵێن تەواوکەری خوێندنی پۆلەکان بێت و بتوانین ئێمە کۆمەڵێ خاڵ هەیە بۆ نمونە 3 ڕۆژ بە 3 ڕۆژە 2 ڕۆژ بە 4 ڕۆژە بکرێت 4 ڕۆژ بەڵێن دەوام لە 2 دەوامی بکرێتە 3 دەوامی 1 دەوامی بکرێتە دوامی بەڵام ئەمە ئیمکانێتی بە ئیشی بە ڕۆژ 2 ڕۆژ نابێت ئەگەر بکرێت خوێندن 2 هەفتەیش دوا بخرێت ئەو پۆلانە بەڵام بتوانین سیستەمەکە بە باشی پێشکەشکەین لەوە باشتر ئێمە بە شپرسەی بوون ناو بابەتەکە ئەوە هەفتەی یەکەم پرۆسی پەروەردە پۆلی 12 سەرکەوتوو بووە کەمترین تەسەوڕەکەم بەرکەوتە بووە و هەوڵ دراوە با بڵێن لایەنی تەندروستی بەرزڕین خوێنێت ئەوە ئەمڕۆ 2 ڕۆژە دەستکرا بە خاوەنکردنی پۆلەکان لە هەموو هەرێمی کوردستان و پاشان دەستکرێت بە با بڵێن بە تاقیمکردنی و بە دەرمانڕێژی و پاشان بکرێتی ئێمە بە زووترین کات هەر نەبێ کۆمەڵی ڕێنمایی بۆ مامۆستایە لەبەرەوە مامۆستایان شارەزای ئۆنلاین شێوازی ئۆنلاینە نەوتۆتەوە دەبێت کار لەسەر ئۆکەین لەگەڵ وزاتی پەروەردەوە ئێمە توانیمانە بڕێپارەیە دەستمان بکەوێت لە ئای با بڵێن یەکێتی مامۆستایانی جیهان و ئەو کۆمەڵی خول لایەنی کۆمپیوتەر و ئەنتەرنێت و تەندروستی و چۆن تەعاملی مامۆستا لەگەڵ قوتابیانە لەم کاتە هەن نەکرێنەکە بکرێمە لە شارێکیان لە بەرەوبەرایەتێکی پەروەردە بتوانین 20 مامۆستایەک 15 مامۆستایەک وەکو سەرکردا خولیان بۆ بکەیتەوە لەسەر حسابی ئێمە یەکێتی مامۆستانی کوردستان و لە هەر کام لە هەر قوتابخانەیەک پێویستی بە کەمامە بێت یان پێویستی بە هەر بادێکی تری تەندروستی بکات ئێمە بتوانین بڕێکی دابین بکەین یەکێتی قوتابیان و هەروە کۆمەڵی خوێنکاران و خوێنەوەکانی ترەوانش لە لایەکی خۆیانەوە یعنی واتە هەمومان هەنگ بین لەگەڵ وزاتی پەروەردە بۆ بەرەوباری دارایی وڵات خراپە و حکوومەت لە قەیرانێکی داراییە پێی ناکرێت ئەو پارە و ئەو بوجە کە پێشتر تەرخانی کردێت دابین کە چەند ئێمە دەستخۆشی لە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بڕێ پارەیەکی باش بۆ لایەنی تەندروستی تەرخان کراوە جێگای دەستخۆشیە و هەروەها بڕێکی پارەی باش تەرخان کرا بۆ خوێندنی کوردی لە شاری کەرکووک ئەوانە جێگای دەستخۆشیە جێگای ئەوە تەکامەژەی پێ بگرێت بەڵام با بڵێن کارتی پەروەردە پێویستی بە زیاتر هەیە مامۆستایان پێویستیان بە ئەوە تا موچەکانی خۆیان لە کاتی خۆیانەوە تا ئێمڕۆ ئێمە 50 ڕۆژە موچەمان وەرنەگرتووە بەڕاستی باری داراییمان قورسە ژیانمان قورسر دەبێتەوە بۆ لەبەرەوە ئێمە بەرەو پرۆسەیەکی خوێندن دەکەین ئەگەر لە ماڵشە منداڵەکەی خۆت بخۆنێ پێویستی بە ئینتەرنێتە پێویستی بە کۆمپیوتەرە پێویستی بە کۆمەڵی پێداویستی ترە ئەگەر بڕاتە ناوەندەکانی خوێندن پێویستی بە جلوبەرگە ئەمانە هەمووی خەرجە خەرجەکەش بە بەرگێکی بەتاڵەوە بەڕاستی دروست نابێت دەبێت زیاتر ئێمە خەمی ئەو مامۆستایانە و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بخوێت بۆ هیواین ئینشاءالله دۆخێکی باشتر بۆ مامۆستان و قوتابیانیش بڕەخسێت زۆر سپاس دووبارە مامۆستا ئەحمەد گەرمیانی کە لەگەڵمان بووی وەکو سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان بەخێر هاتی دووبارە زۆر سپاس بەخێر هاتن بەڵێ ئێستا بە بەیەکەوە بینەری کەش و هەوای شارەکانی کوردستان بی.
هەمیشە بۆ زانینی ڕەوشی یاخود بارودۆخی شارەکانی هەرێمی کوردستان گومان لە زانیاریەکانی هاوکارانمان ئەبێت کە لەو شارانەوە پەیامەکانیان نەگەێنن یاخود زانیاریەکانمان پێڵن. ئێستاش بۆ زانینی زانیاریەکان لە پارێزگای سلێمانی هاوکارمان دالیا کەمالمان لەگەڵا بێ. ڕۆژ باش دالیا پێمان بڵێ زانیاریەکان لای تۆ چییە؟ بارودۆخی سلێمانی بە تایبەت لە ئێستادا کە کۆرۆنا بەردەوامە و ئامارەکان ڕوو لە زیادبوونە چۆنە؟ بەین تۆ بینەرانی کوردستان 24 باش هاژە ئەمەوێ سەرەتا لەوە دەست پێ بکەم کە لە پارێزگای سلێمانی چەند هەڵمەتێ بۆ گرتنەبەری خۆپارێزی دەستی پێکردو ئەمەش لە چوارچەوەیەدا دێ کە لە ئێستا بەشێکی زۆر لە دەوامی زانکۆکان لە هەرێمی کوردستان و لە پارێزگای سلێمانی دەستی پێکردوێتەوە لە هەمان کاتدا دەوامی دام و دەستگا حکوومیەکانیش لە ئێستا هەیە. هەر لەو چوارچەوەیەدا کارتی تەندروستی چەند چالاکێک و چەند هەڵمەتێک بەڕێوە دەبات. ئەمەوێ بازدە و هەڵمەتانە بکەم کە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی لە ئێستادا هەڵمەتی بەخشینی پلازمای خوێنی دەست پێ کردووە. ئەمەش لە کاتێکدا کە پارێزگای سلێمانی یەکەم پارێزگا بۆ هەڵمەتی بەخشینی خوێن و پلازمای خوێنی بەکارهێنا بۆ توشبووان وەک چارەسەرێک. و هەروە وەزارەتی تەندروستی بە هاوکاری ڕێکخراوی تەندروستی جیهانی هەڵمەتێکی دیکەی پێکێناوە کە لە 62 تیم پێکهاتووە، هەر تیمەشی لە 2 کەس پێکهاتووە. ئەم تیمانە دەگەڕێن بەسەر دامودەستگا حکومیەکانە و لە ئێستاشدا بەسەر زانکۆکاندا دەگەڕێن هۆشیاری بڵاو دەکەنەوە لە ڕێگای پروشەرێکەوە. ئەم پروشە تەواو ڕێنماییەکانی تێدا بۆی کە هاوڵاتیان چۆنچۆنی ڕێکارەکانی خۆپارێزی بگرنەبەر. هاشەوەمان بیر نەچێت لە ئێستا بەشێکی زۆر لەو ئامارانەی کە توش بوون لە پارێزگای سلێمانی ئەو هاوڵاتیانن کە لە ماڵەوە خۆیان کەرەنتینە دەکەن. هەر لەو چوارچەوەیەشدا پروشەرێکی تایبەتیش بڵاو کراوەتەوە بۆی کە ئەو کەسانی کە دەیانەوێت لە ماڵەوە خۆیان پارێزن و ڕێکارەکانی خۆپارێزی بگرنەبەر ئەم پروشەرەیان پێدەدرێت لەلایەن بەڕێوەبەرایەتی تەندروستی و کە لە بەشێ لە نەخۆشخانەکانە هەیە بۆی بتوان ڕێنماییەکان و ڕێکارەکانی خۆپارێزی بگرنەبەر. لە هەمان کاتدا ئامارەکان لە پارێزگای سلێمانی تا ڕادەیەک زیاترە بەراورد بە ماوەکانی ڕابردوو. ئامارەکانی مردنیش زیاترە، بۆیە کەرتی تەندروستی لە ئێستا زۆر جەخ لەسەرەوە دەکاتەوە کە پێویستە هاوڵاتیان پابند بن بە ڕێکارە تەندروستیەکان بە تایبەتی لە ئێستا کە بەرەو وەرزی سەرما دەڕۆین و ڕەنگە چەندین نەخۆشی دیکە بڵاو بێتەوە کە نیشانەکانی زۆر لە ڤایرۆسی کۆرۆنا دەچێت. بەڵێ دالیا زۆر سپاس بۆ تۆ کە لەگەڵ مابووی. سپاس بۆ زانیاریەکانە بە هیوای تەندروستێکی باش بۆ ئێوە و هەموو دانیشتوانی پارێزگای سلێمانیش. بەڵێ شاری مێژووی ساردیست هەیە کە پایتەختی شانشینی لیدیا بووە لە ئەکەوێتە پارێزگای مانیسا. لە سەردەمی ڤایرۆسی کۆرۆنا ئەم شوێنە هێشتا پێشوازی لە گەشتیارانەکە بەو هۆی کە چەندین شوێنەواری مێژووی تێدایە تاوەری بەردینی ناوازە و شوێنەکە زۆر سەرنج ڕاکێشە وای کردووە گەشتیاران بەردەوام لە هەموو سەردەمەکانە ڕووی تێ بکەن. و ئەم شوێنە چەندین شوێنەواری دیکەی هەیە، گڕکان یاخود گەرماوی هەیە کە کاتێک گەشتیارانە چن بە بینینی زۆر حەزیان هەیە پێی و دووبارە ئەچنەوە. هەرچەندە لە سەردەمەکانی پێشووترە گەشتیارێکی زۆر هەبووە، بەڵام لە کاتی کۆرۆناشدا گەشتیاران ڕۆیان تێکردو بەڵام کەمتر بووە. بابەیەکەوە بیبینین بزانین ئەم شانشینە مێژووی ئەم شوێنە چۆنە و گێڕانەوەی ئەو شوێنانە و بینینیان چ ئارەزوویەکی لای گەشتیاران دروست کردووە. دیمەنی تاوەر و سروشتی دڵڕفێنی ئەم ناوچەیە تابلۆیەکە لە مێژوویەکی دێرین و نیشاندانی سەردەمانێکی کۆن.
ئەم شارە مێژوویە کە ناوی ساردێسا پایتەختی شانشینی لیدیا بووە کە دەکەوێتە پارێزگای مانیسا بەهۆی چەندین شوێنی مێژووی و سروشتی دڵڕفێنی وەک تاوەرە گڕکانیەکان و تاوەرەکانی میێزی بەردین بنکەی چارەسەری کۆرشۆنلۆ کاپچێلا گۆڕستانی پێنتەپەلەر و خەرەندەکانی ئادەلا بەردەوام پێشوازی لە میوانەکان و گەشتیاران دەکات و تەنانەت لە سەردەمی ڤایرۆسی کۆرۆنای نوێژدا هاتوچۆی گەشتیارانی بۆ ئەو ناوچەیە بەردەوام بووە. ئەو ناوبانگەشی وای کردووە لەلایەن یونسکۆوە بخرێتە لیستی پارکە بەناوبانگەکانی جیهان. بەڕێوەبەری گەشتیاری ئەو ناوچەیەش دەڵێت ناوچەیەکی گرنگی گەشتیاریە و بێ هاوتایە. 2020 yılında yeşil kartını almış Kula Salih. ئێمە لە ساردیسین کە ئەم ساڵ بۆ خاوەنی کارتی سەوزی یونسکۆ ئەم شوێنە پایتەختی لیدیای دێرینە و پەرزگای ئارتیمیس و گەرماوی کورشنلووی لێیە. شوێنێکی مێژووی و گەشتیاریە دڵنیام گۆڕەپانی جیۆپارک بە دیمەنی دڵڕفێن و جیاوازەکانی دەبێتە ئەزمونێکی بێ هاوتا بۆ گەشتیاران. داواکاریشین دوای ڤایرۆسی کۆڕۆنا گەشتیاران بێنە ئێرە و ئەم شوێنە ناوازەیە ببینن. Tüm vatandaşlarımızı ساڵی ڕابردوو نزیکەی 200,000 کەس سەردانی ئەم ناوچە دێرین و مێژوویەیان کردووە. بەڵام ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا تا ڕادەیەک کەشێکی ئارام باڵی بەسەردا کێشاوە. پێشبینیش دەکرێت بە ئاسایی بوونەوەی دۆخەکە ڕێژەیەکی زۆر لە سەردانی کاران ڕووبکەنە ناوچەکە بۆ بینینی دیمەنی دڵڕفێن و مێژوویەکان. شوێنەوارناسان و مێژوونووسان داوا دەکەن پارێزگاری لەو ناوچانە بکرێت تا بتوانن لە ڕوانگەی ئەو شوێناوارانەوە مێژووی نەتەوە و گەلان بگێڕنەوە و ببینینیان ڕۆمانێک لە ژیانی ڕابردووی مرۆڤەتی ببینرێت. هاژە غەفور، کوردستان 24. بەرپرسانی تویتەر بە شێوەیەکی ئەزمموی تاقییان کردەوە کە نامەی دەنگی زیاد بکەن بۆ تویتەر بۆیە سەرکەوتوو بن دواتر بڕیاریاندا کە ئەو بەرهەمەیە خود ئەو تایبەتمەندیە زیاد بکەن بۆ تویتەر کە هەر کەسێک بەکارهێنەری تویتەر بێ ئەتوانێت نامەی دەنگی بگۆڕێتەوە کە کەمتر لە زیاتر نابێت لە 140 چرکە ئەتوان بۆ یەکتری بنێرن و پێشبینی شەکرێ بەهۆی ئەو تایبەتمەندیە ژمارەی بەکارهێنەرانی تویتەر زیاتر بکە چونکە پێیان وا بووە کە سەرکەوتوو بوو ئەم تایبەتمەندیە بۆ تویتەر کراوە. هەرچەندە تویتەر زۆربەی بەرپرسان یاخود بەرپرسە باڵا دەستەکانی جیهان و هونەرمەندە ناوبانگەکان بە ناوبانگەکان بەکاریهێن و کاری پێیەکەن وا بڕیاریشە بۆ ئەم ساڵ بەرپرسانی تویتەر و هەروەها فەیسبوک بچنە بەردەم کۆنگرێس لەم مانگەدا بۆی کە گفتوگۆ بکەن لەسەر بەتایبەت کاتی هەڵبژاردنەکانی ئەمریکایە پرسی هەڵبژاردنەکانی ئەمریکایە و بتوانن ڕێک بخرێتەوە و بتوانن تایبەتمەندی زیاتر بۆ هەریەک لەو تۆڕە کۆمەڵاتیانە زیاد بکەن. بابەتێکی دیکەمان هەیە ئەویش باس لە میوەیەکی زۆر پاییزیەکەین وەکو میوەیە خۆراکێکە کە لەم وەرزایە زۆر دەرەکەویش گۆیژە گۆیشیان گوێش یاخود بلەچ کە بە هەرسێکیان ناوەبرێ دارێکە لە تیرەی گوڵە سوورەکانەوە بەگشتی لە ناوچە شاخاوەکانی هەرێمی کوردستان گەشاکات و داری گۆیش یان گوێش دوو جۆری هەن ئەوانیش سوور و زەردن. بەرهەمی ئەم دارە لە وەرزی پاییزان واتە ئێستا لەم وەرزەیە پێگات ئەم بەرهەمە هاوڵاتیان زۆر ئارەزوویەکەن. اینجا ئەگەر ئەم بەرهەمە بارانی پاییزی بەربکەوێ بێگومان تام و چێژی زیاترە بێت. داری گۆیش دارێکی دڕکنە و قەدێکی زۆر بەرزی نییە ینی زۆر بەرز نابێتەوە بەڵام ئەوەی لق و پۆپەکانی تا ڕادەیەک دڕکاوین بەو هۆیەوە چنینەوەی ئەو بەرهەمە کەمێک ئەستەمە کاتێک کە کۆیەکەنەوە ئەستەمە دڕکەکان بەردەستەکەوێت بەڵام لەگەڵەوەشدا چێژیەوە نەخۆشە ئەوە زۆرە واکات کە هەست بە و ئازارە دەکەی کە دڕکەکانی بەردەستەکەوێت.
بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژباشم پێشکەشکردن بەو هیواین کاتێکی خۆشتان لەگەڵا ببێتنە سەر هەر شادن.